هەندێک جار هەدیە وەرنەگری باشترە بۆ چکە کەزانیت ئەو هەدیە وەکو بەرتی لێک وایە فی سەبیل الله و لەبەر مەحەبەت و برایەتی خۆشەویستی بۆی نەهێناویت ئیشێکی پێهەیە دەیەوێ بۆ نشتێکی داوەتێت دوو ئەوەندەت لێ وەرگێتەوە وەری مەگرە چکەوە فی سەبیل الله نییە. ئەبوو هەرێ دەفەرمێ پیاوێک لە بەنی فەزارە وشترێکی کردە هەدیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خواشە عەلەیهی سەڵات وسەلام ئەوشتی شتێک لە توانامدایە بابی کەمە هەدیە تعویضی کرد هەدیەیەکی پێدایە بەس هەدیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەدیە کابرا کەمتر بوو ناقەیەک وشترێک زۆرە کابرا تووڕە بوو وەڵام ڕازی نیم بەوە هیچی ڕازی نی بۆ تۆ کڕین و فرۆشتنت کردووە دەست بەدەستە هاتووی هەدیەت داوێستا دەڵێ وەڵا دەبێ هەدیەکەم بدەیتێ لەوەی خۆم گەورەتر بێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر مینبەر وتی سەیرە هەتانە هەدیەیەک دەدا دوای من بە گوێرەی توانای خۆم تعویزی بۆ دەکەمەوە هەدیەیەکی دەدەمەوە کەچی تووڕە دەبێت سوێن بەخوا لەمە دووە من هیچ هەدیەیەک لە عەرەب وەرناگرم ئیلا لەو چەند تیر و هۆزەیە نەبێ قوڕەشی بێ یا ئەنساری بێ یا تەقەفی یا دەوسی باقی عەرەب من هەدیان لێ وەرناگرم. کەواتە ئینسانی مسلمان دەبێ فەتین و لەبیب و عاقڵ و تێگەیشتوو بێ ئاگای لێبێ ئەو کەسی هەدیەکەت بۆ دێنێ مەبەستی چییە هەیە فعلا بەس هەدیەت بۆ بێنێ بەخوا مە قولاپێکە کەوتێت داویەوە کەوتێت تەڵای و کەسی لێت ناگەڕم جا وازت لێ نانێ بەهۆی چی وەڵا هەدی بۆێناوم. بۆیە وەری مەگرە کە زانی لەم بابەتەیە لەم جۆرەیە هەدیە لێ وەرمەگرە کاکە بڕۆ خۆ ئاگادار بێ هەدیەت ناوێ و بیدە کەسێک کە محتاج بێ و بارەکە الله فیک مەڵە.